من ژنم شانازی دەکەم بە ژن بوونم خۆشحاڵم کا لە بەرگی ژنێک لەدایک بووم من شانازی دەکەم بە قژە درێژەکەم و ڕەنگاو ڕەنگی جلەکانم من لەناو کۆمەڵگەدا مامۆستام ئەندازیارم خەباتکارم من ژنم من خاکم من نیشتیمانم ئازیزانمان لا هەرجەیەکن سڵای ئێوەتان لێبێ بەیانیسان باش بێ بۆ ئومێدەین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن ڕۆژی 8 مارس پیرۆز دەکەین لە خانمانی هەموو جیهان و خانمانی کوردستان بە تایبەتی بەو هیوان کە ئەمڕۆ ببێتە هۆکاری ئەوەی کە خەون و ئاواتەکانیانی تیادێ بێتە دی و لەگەڵ ئەوەشدا توانەکانیان بەرەو پێشەوە بچێ بۆ ئەمڕۆ ئەم پرۆگرامە تایبەتەمان بۆ ئامادەکردوون کە لە کۆمەڵێک بگە بابەت پێک هاتوو بە یارمەتی هاوکارم چنوور پێشکەشتانەکەین چنوور سڵاو لێ بۆ بەیانیت باش بێ و ڕۆژی ژنانیشت لێ پیرۆز سڵاو لە تۆ کۆژین سڵاو لە تەواوی بینەرانمان 8 مارس لە تۆ لە تەواوی خانمە بینەرەکانمان لە هەر شوێنێکی دنیا بن لە خانمە کوردەکان لە هەر شوێنێکی دنیا بن پیرۆز بێت ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە و بەرنمەیەکی تەواو خانمانەمان هەیە هەڵبەت ڕەنگە کۆژین کەم تا زۆر هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بزانن کە 8 مارس دەچیوە هاتۆن لە ساڵی 1957 لە نیویۆرکە خانمان یاخود کرێکارە خانمەکان لە کارگەیەکی بەرگدرودا ئەوە بووکە داوای مافەکانی خۆیانیان دەکرد خۆ پیشاندانیان کردبەوەی کە مافەکانیان بەدەست بهێنن یەکێک لە مافە سەرەتایەکانیان ئەوە بوو کە کاتەکانی کارکردنیان لە 16 کاتژمێرەوە بکەن بە 10 کاتژمێر بەڵام هێزەکانی پۆلیسی ئەو کاتە خۆپیشاندانەکانیان سەرکوت کرد بەشێکیان دەستگیرکردن بەشێکیان برینار بوون و بەشێکیشیان کوژانەوە بوو لە دواتردا ئەم چالاکیانە یاخود ئەم خۆپیشاندانان و ئەم داواکردنی مافانە بەردەوام بوو هەتا لە کۆتاییدا لە ساڵی 1970 لەلایەن ویلایەتە یەکگرتووەکان لە ڕێکخراوی ویلایەتە یەکگرتووەکان بڕیاری ئەوە درا کە ڕۆژێک دەستنیشان بکرێت بۆ ڕۆژی جیهانی ژنان کە 8 مارس دەستنیشان کراوە لە تەواوی دنیادا ئەم ڕۆژە یادی دەکرێتەوە بە چەند چالاکی جۆرا و جۆر جا بۆ ئەمڕۆ چەند بڕگە بابەتێکمان هەیە و کۆژین ئاماژە پێدا سێ تەورمان دەبێت یاخود لە سێ ئاراستەوە باز لە ڕۆڵی ژنان دەکەین لە یەکێک لە بابەتەکاندا لە یەکێک لە تەورەکاندا کۆژین وەرزشکارێک لەگەڵ ئێمەدا میوان دەبێت خانمێکی وەرزشکار باز لە ئەزمموی کارکردنی خۆی و باز لە ڕۆڵ و پێگەی ژنان دەکات لە بواری وەرزشدا لە لایەکی ترەوە دیزاینەرێک لەگەڵ ئێمەدا میوان دەبێت خانمێکی دیزاینەر ئەوش بە هەماشی باز لە ئەزمموی کارکردنی دەکات و بزانین ئەزمموی کارکردنی چۆن بووە تۆرێکی ترمان خانمێکی بە ئەزمموی تر بەرەمانە بێت کە ئەویش لە بواری مامۆستایەتیدا ئەویش توانێتی توانەکانی خۆی بە دەربخات توانیوێتی بێتە هەم دایک هەم خۆشک هەم کەس و کار بۆ خوێندکاران لەناو خوێندنگاکان بێگومان ژنان لە هەرێمی کوردستان لە هەر بوارێکدا بێت سەرکەوتون شان بەشانی پیاوان هەوڵیان داوە ڕۆڵی خۆیان هەبێت لە هەر بوارێکدا گەرکاری تێدا بکەن بێگومان ئەنجامی کارەکانیشان ئەوەیە کە شاید حاڵی ئێستاکە ژنان چەند سەرکەوتون ژنان ئەتوان لە هەموو بوارێکدا کار بکەن هیچیان لە پیاوان کەمتر نییە جا ئێمە ئەمڕۆ سێ خانمی زۆر جوان و بەرنامێکی تەواو بێگومانەوە بۆ ئێمە زۆر خۆشە چنوور کە ئەمڕۆ بەجل و بەردی کوردیشەوە ئێمە بەرنامە ئەکەین ئەمڕۆ و کۆمەڵە بڕگە و بابەتی تریشمان دەبێت سەرتا خاتونێک هێش و تایر کیژۆڵێکی خاوەن پێداویستی تایبەتە سەرڕای کاری مامۆستایەتی هەوڵی داوە کە توانەکانی خۆشی و دەربخات و بەهرەی تریشی هەیە ڕەنگە زۆر جار ئەو قسەیە کرابێکە دەڵێن خاوەن پێداویستە تایبەتەکان ڕەنگە نەتوان وەکو کەسێکی ئاسایی بتوانن کار بکەن بەڵام هەمیشە ئەو قسەیە کراوە کە دەڵێ خوددا شتێکە دێوەربرێتەوە شتێکی تردادێت خاوەن پێداویستە تایبەتەکان بە زۆربیان دەتوانین بڵێ زۆربیان کە خاوەن بەهرە و بەهرەمەندن جا هێش و تاهری یەکێکە لەو کەسە یان لەو خانمە بەهرەمەندانە هاوکارانمان ڕێڤین ڕەمەزان لەو بارەوە فیچەرێکی بۆ ئامادە کردوین لەسەر هێش و با بێکۆ بینەرین من ناوم هێش و تاهرە لە دایکبووی ساڵی 1991 لە شاری سلێمانی دانیشم
و دەرچووی کۆلێژی زمان بەشی کوردیم لە زانکۆی سلێمانی و لە ئێستا مامۆستام لە قوتابخانەی هەڵگورتی بنەڕەتی و ئەندامی کۆمەڵی ڕۆژم بۆ کەسانی کە مندام لەوێ کارەکەم. یەکێکم لە ئەکتەرەکانی بەشی شانۆی گروپی کەمەندامانی کوردستان و هەروەها ئەندامی دەستەی کارگێڕی ڕێکخراوی شیاوم لە شاری هەولێر بۆ کەسانی کەمەندام و کەسانی ناکەمەندام واتە گەنجی ناکەمەندام ئەو دوو توێژە بە تێکەڵی. و لە ئێستا سەرقاڵی وانەوتنەوەم لە یەکێک لەم قوتابخانەکان بە ناوی قوتابخانەی هەڵگورت و ئەو ڕۆژانەی کە دەوامم بڵین بەیانیان بم لە دوای نیوەڕۆن سەردانی کۆمەڵی ڕۆژەکەم بۆ کەسانی کەمەندام. ئەگەر باسی ژیانکردن بکەین بۆ کەسانی کەمەندام کۆمەڵی قورساییەتە ڕێگەیان نەک هەر بۆ کەمەندام، بۆ کەسانی ناکەمەندامیش کۆمەڵی قورساییمان هەیە، بەڵام بوێری و توانە و خۆڕاگری ئەتوانێت بمانگەێنێتە ئامانجێکی باش. ئەگەر باسی ژیانکردن و قورساییەکان بکەین، ئەگەر ژیان یەک جار بۆ کەسانی ناکەمەندام قورس بێ و بۆ کەسانی کەمەندام دوو جارە و بە تایبەتیش ئەگەر کەمەندامەکە کچ بێت. بێگومان سەختی و ناخۆشی زۆر هاتۆتەڕە، منیش وەکو هەر تاکێکی ترێم کۆمەڵگایە لە بواری خوێندنا بین، لە بواری کە کۆمەڵایەتەکانی تری ژیانە بێت کۆمەڵێک ناخۆشی سەختی هەبووە. بۆ نمونە لە قۆناغەکانی خوێندنا بە سەختێکی زۆر خوێندنم تەواو کردووە. لە قوتابخانەیەکە خوێندومە بۆ نمونە پۆلەکەم لە قاتی سەرەوە بۆ چەندین قادمم بڕیوە لەو کاتەیە، یاخود لە زانکۆیە خوێندومە و چەندین قاتم بڕیوە تاوەکو لە محازەرەکانمە ئامادە بن. بەڵام کۆڵمەدان بووم، ئامانجەکەم دیاری کردبوو، ئەمویست بگەمە و ئامانجی کە مەبەستمە و سوپاس بخوا بەدەستم هێنا و زۆر ئیش و زۆر بارم کردو هەرگیز خۆم بە کەسێک نەبینیوە کە بڵێم ناتوانم، هەمیشە بەرەنگاری وشەی ناتوانم بوومەتەوانێ و پێم وا بووە کە منیش وەکو هەر کەسێکی تری ناکەمەدام کۆمەڵێکی ئیش کۆمەڵە کارەتوانم بکەم، بەڵام بەپێی توانای خۆم، واتە ئەو توانایی کە هەمە قەتیسی نەکەم بەڵکو پەرەی پێبەم و بتوانم. و من لە بواری درومانە زۆر یەکێک ملوانی کە زۆرم حەز لێ بوو و توانیم لە دەورەیەکە کە تایبەت بە کەسانی کەمەندام بوون لە ئێمەرجنسی سلێمانی لەوێ دەورەیەکی 5 مانگیم بینی و ئێستا خەیاتێکم ئیش بۆ خۆمەکەم بۆ عایلەکەمی ئەەکەم و کاری ئیشی دەستیم کردووە، پێشانگان چەند پێشانگایەکەم کردوێتەوە پێشانگای هاوبەش، واتە لە هەر بوارێکە ئەتوانم بڵێم سەرکەوتنێک و کارێکم تیا ئەنجام ماوە نەمیستۆ بوەستم هەرگیز لە ژیانمە. بەڵێزان لەگەڵتان بەردەوامی وەک ئەو فیچەرەمان بینی سەرڕای ئەوەی خانمان کۆمەڵی ئاستەنگی زۆر لە بەردەمیانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا گویان بە ئاستەنگەکان نەدا، ئەگەر ئاستەنگەکان خێزانی بێ تەندروستی بێ هەر جۆر ئاستەنگێک بێ خانمان توانی ویانە بەسەری دازاڵ بن و سەرکەوتوو بن. جا بۆ ئەمڕۆ لە تەوەریەکەمماندا مامۆسایەکی زۆر بە ئەزمون، مامۆسایەکی شارەزا و چالاکوانمان لەگەڵدایە کە باس لە ئەزمموی خۆی دەکا و دەیەوێت لە ڕێگەی ئەزمموی خۆیەوە والو خانمانش بکە کە لە ماڵەوە دانیشتون کاریانە بۆ ئەوی کە بتوانن کاری تایبەت بەخۆیان هەبێ و چاو لە مامۆستا بکەن. جا هەر بۆ مەستە مامۆستا گۆڤان ڕەجەب چالاکوان و مامۆستا بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لەگەڵمانە. مامۆستا گیان سڵاو لەبێ و ئەمڕۆ شەشت لە هەموو ژنانی دنیاش پیرۆز بێ. سپاس دەکەم بەخێر هاتی. مامۆستا با سەرتا لەوە دەست پێ بکەین، ئەمێ بزانم لە کێوە مامۆستای و مامۆستای چوانەیەکیت. دەستخۆش، من ماوەی 7 ساڵە مامۆستام و مامۆستای وانەی بیرکاریمێکێک لە وانە ناخۆشەکان. ئەمێ بزانم لەگەڵەوەی کەوانەکەت ناخۆشە هەوڵدا خۆت بگونجێنی لەگەڵیا؟ بەڵێ، من بە حکمی ئەوەی کە دەرسەکەم وانەیەکی وشکە، وانەیە کە زۆر لای خوێندکار جێگای قبول نیە وەکو دەرسە تەرفیهیەکان، بەردەوام خۆم هەوڵماوە لەگەڵ خوێندکارەکانمە دوانێکی لێدانە بڕاو بین، ینی هەوڵماوە وەکو هاوڕێک بم لەگەڵیانە. جیاواز لەوانەکە ڕۆژی وا هەبووە وەکو دەرسێکی سرود یاخود هونەر تعاملمان لەگەڵوانەکە کردو، گۆرانیمان تیاوتووە ئەو تەلەبانەی کە چالاکن، ئەو تەلەبانەی کە بەهرەیەکیانێ هان ماون زیاتر تاکو بەهرەکان دەرخن، ئەگەر هەرچەند لەگەڵ یا لەوانەکەی خۆشمان خراپ بوو بێ و لاواز بوو بێت، ئەگە بەهرەیەکی کەم تیابینی بێت دەنگی خۆش
بوو بێدیان بەهرێکی کەی لە مەجالێکە هەبووە دەستی ڕسمی هەبوو بە شتێکی هەبوو بێ پشتگیر و پاڵپشتمان کردووە تاوەکو لە ڕێگەی تۆزێک خۆشەویستی ئەگە بۆ خۆم هەبوو و کاتە توانێت زیاتر گوێم لێ بگرێت و ماوەی 7 ساڵت کە مامۆستان پێما بێت مامۆستای وانە بێژیت درستە کەواتە ئەمە بۆ خۆی ئەوە سەلمێنێ کە خانمان دەتوانن جگەلەوەی کە چاوەڕوانی دامەزراندن بن بە خۆیان هەر بۆ خۆیان بڕەخسێنن یاخودەوە تا کار بکەن درستە چاوەڕی دامەزراندن نەبن بە حکمی یاخود بە شێوەیەکی گشتی دامەزرێن بە میلاک ئەوە تا بەوانە بێژیت بەڕێستان واناڵێنەوە بەڵێ ئەگەر باسی ژنبوون بکەیت یعنی تەوەرەیەکە زۆر هەڵ ئەگرێت ژن زۆر گەورەترە لەوەی کە گرنگی ڕۆژە جیهانیەکان تایبەتمەندی خۆی هەیە بەڵام من ژنێکم بۆ منە تەواوی ڕۆژەکان بەهی خۆم ئەزانم کاتێک کە لە ماڵ و ئەڕۆمە دەرەوە وەکووتت دوانە بێژێکم دنیایەک تموح و معاناتم لەگەڵ وانە بێژێکەمە هەیە بەڵام کۆڵم ناوە و زۆر بەسەرکەوتوانە ئەتوانی ئیشەکەی خۆت بەڕێوە بەری ئەتوانی گەشە بە خۆت بی لەگەڵ یا کاری ڕێکخراوەی یەکەی دایکیت ژنێکی باشیت بۆ کە سوکارەکەت لە ماڵەوە ئەتوانی خۆشەویستی ئەبەخشیت بە کۆرپەکەت بە کە سوکارت بە خوێندکارەکانت ئەمە بۆ خۆی ئەوە ئەگەێنێت کە ژن و ژن بوون لە تەوەرەیەکە بچووک ناکرێتەوە ینی ژن بە معنای خاگێت چۆن خاکێک تەواوی گەشەکردنی زیندەوەرەکانی لەسەر کەواتە یادکردنەوەی ئەم ڕۆژە یاخود دەستنیشانکردنی 8 مارس و یادکردنەوەی چ گرنگیەکی هەیە بە تایبەت بۆ خانمان وا دەکا کە خانمان زیاتر وەشیار بن و داوای مافەکانی خۆیان بکەن خۆی داواکردنی مافەک و بیدات ئاماژەم پێ تۆ هەموو ڕۆژێک لە دەستپێکی ڕۆژەکەتەوانە ئەبێ ئەو جەنگە لەگەڵ خۆتا بکەیت لە مێشکی خۆتا داوای مافی خۆتکەیت جیاواز لە ڕۆژە جیهانێکە ڕۆژە جیهانەکە گرنگی خۆی هەیە ئێمە بەرز ئەینرخێنین بەڵام ئەبێ خۆت لەگەڵ سەرەتا لەگەڵ خۆتا لەگەڵ بیرۆکە و ئایدیەکانی خۆتا بکەیت ئەو جەنگە و کە داوای مافی لەگەڵەوەی تۆ مامۆستای وانە بێژیت ئەمە بزانم کە تا چەند گلەیتان هەیە لە حکومەت بۆ ئەوەی کەپتان کات بە مامۆستایەکی ڕستمی و بەردەوام دەوام بکەن و لە خزمەتی خوێندکاران نابن وڵا ئەوە گلەیەکی زۆر گەورەیەکە گلەیەکی تازەش نییە گلەیەکی تازەش نییە ینی ماوەی بۆ 10 ساڵ ئەچێت مامۆستانی وانە بێژ گلەیەکی زۆریان هەیە لە حکومەت و زۆر خەمسارد بۆ حکومەت لە بەدەمەوە هاتنی مامۆستانی وانە بێژە کە ژمارەکەی 32,000 وانە بێژە ژمارەیەکی زۆری ئەم مامۆستاوانە بێژانە ژنانن کە ئەرکێکی قورستریان لەسرە ماڵ بەڕێوەبردن و دایکایەتی و بەڕێوەبردننی پۆل و بەو ئیمتیازات و موچەکەمەشکە لە ناوانە بێژانە ئەگە باسی ئەوە بکەم گلەیمان چەنێکە لە حکومەت گلەی مامۆستانی وانە بێژ لە حکومەت زۆرە ناتوانێت بە بەرنامەی بە بەرنامێک تاو نابێت لە بەرنمەکانی کە زۆر بە تەفاسیل ئاماژەمان پیاوە کە هیچ مامۆستانی وانە بێژ مەحروم کراون لە پێدانی هەر مافێک کە مامۆستایەکی ئاسایی یاخود مۆزەفێکی ئاسایی هەیە لە دامەزراوەیەکی حکومیە کە دوای ئەم بەرنامەیە پەیامەکەشت کاتۆ ئێوە بکاتە مامۆستایەکی ڕاستی لە خوێندنگاکان باشە مامۆستا گۆڤەن ئەگەر بینە سەر بەشداریکردنی ژنان بە شێوەیەکی گشتی لە کایە جیاوازەکان لە بوارە جیاوازەکاندا ئێستا ژنان چ ڕۆڵێکیان هەیە لە بەشداریکردنیان لە کایەکاندا لە کای سیاسی کای حیزبی بە شێوەیەکی گشتی لە کایەکان چ ڕۆڵێکیان هەیە تا چەند بەشدارن ژنان پێگە و ڕۆڵێکی تایبەتیان هەیە ئەگەر دەرفەتەکانیان بۆ بڕاخسێ هەرچەند زۆر کات ئەبێ شەڕ بکەی بۆ بەدەستێنانی دەرفەتەکە بەڵام ئەگەر باس لە بەشداری ژنان بکەیت ژن ئەتوانێت لە هەموو مەجالەکانە بەشدار بێت و کەسایەتیەکی سەرکەوتو ممارەسە بکات و پیشانی بات کە هەر ڕۆڵێک کە پێی ئەسپێری زۆر بە جوانی ئەتوانێت ئەدای بکە ئەو کاتێک کە ژنی ماڵەوەی ئەتوانی زۆر بە شێوەیەکی سەرکەوتوانە ئیشەکانی خۆتکەی ئەبیتە مامۆستا بە هەمان شێوە پزیشکێکی سەرکەوتویت سیاسەتمەدارێکی سەرکەوتویت لە هەر مەجالێکا بگریت لە تەواوی دنیا ژنانی زۆر سەرکەوتومان هەیە ئەگەر دەرفەتەکان بۆ بڕەخسێ لە هەرێمی کوردستانیشا خۆشببختانە لە دوای ساڵانینەوە یەکەوانێ و لە دوای ڕاپەڕی نەمەزنەکەوانێ ئەو دەرفەتە زیاتر بۆ ژنان کراوەوە هەرچەند لە ئاستەمۆحی ژنانان نییە بەڵام باشە ئەتوانین بڵین کە جێ دەستمان دیارە لە هەموو مەجال بەڵام زۆر جار مامۆستا گۆڤەن کۆمەڵگە بە جۆرێک لێکدانەوە بۆ سەرکەوتنی خانمان دەکات وا لێکدانەوەی بۆ دەکرێت کە لە نرخی پیاوان یا لە بەهای پیاوان کەمەکرێت ئەم تێڕوانینە بۆچی
هەم ژن هەم پیا و ئێمە ئەتوانین بڵێن تاواوکەری پرۆسەیەکین ناکرێت ئەگەر من سەرکەوم لە بەهای پیاوێکم کەمە خۆ دەگەر پیاوێک سەرکەوێت لە بەهای ژنێکم کاتەوە ڕاستە زۆر کات لە زۆربەی پرۆسەکانە ژنان پشکی شێریان بەرەکەوێت لە نەهامەتیەکانە و دواتر لە دابشکردنی شیرینیەکە پیاوان ئەبنە پاڵەوانی ڕۆمان و داستانەکە کە بەرجەستە ئەبێت لەو زەمانەیە بەڵام ژنانیش لێ هاتووی خۆیان هەیە و ئەگەر من سەرکەوتوو بم وەکو ژنێک لە بەهای هیچ کەسێک کەم ناکەمەوانێ و بگرێت لە ڕەنگە پاڵپشتێکی زۆر باش بن بۆ پیاوێک کە لە مەجالێکە هاوپیشە بێ لەگەڵم. مامۆستا باست لە پیاو کرد کە باست لەو کرد کە ئەگەر بێت و ئێمە سەرکەوین جاری وایە پیاوان شیرینیەکەی خۆن و ئێوە وەکووا بێ بێبەش بووبێتن لەو سەرکەوتنە باس لە پشتگیری ژنێک بۆ ژنێکی تر بکەین ئەمەش زۆر گرنگە لەوانەیە پیاوان ئێمە هەنێک پیا و پشتگیریمان نەکا لە ڕووی ئەوەی کە ئێمە ئیش بکەین و کاری تایبەت بە خۆمانمان هەبێت تا چەند گرنگە ژنان لە ناو خۆیانە بڵێ بۆ نمونە پشتگیر و پاڵپشتی یەکتری بکەن بۆ ئەوەی کە سەرکەوتنەکانیان باش بکەن و ببێتە هۆکارێکیش تا ژنانی تریش چاو لەمە بکەن. ئەو خاڵێکی زۆر گرنگە ینی زۆر کات لە ناو خۆمانە ئەڵێن ژنان ڕێگر ئەبن لە پێشکەوتنی ژنانیش ینی ئەم گلەیە هەر هەیە ینی ژن بۆ پیاو نابەڵام ژنان بۆ ژنانیش ئەو گلەیە هەر ئەکەین زۆر کات بەڵام تۆ ئەگەر مۆمێکت بەدەستەوە بێ ڕووناکیێکی هەبێ ڕووناکیێکی تایبەتی هەیە بەس ئەگەر بۆ مۆمێکی کرد داگیرسان ڕووناکیەکە بێ بە دوو ئەوە ینی سەرکەوتنی منی ژن لە بەهای ژنێکی کەم ناکاتەوە و من ئەبێ پێم خۆش بێت کە ژنێکی کە هەبێت لەسەر پێی خۆی وەستا بێت دواتر من تاقێکی کە لەو وەرەگرم من شتێکی کە لەو فێرە یەکێکی کە لە منەوە شتێکی کە وەرئەگرێت ینی زۆر ئەساسە کە ژنانیش بۆ یەک پاڵپشت و هاوکاریەک بین زۆر جار یان بڵێم هەندێک جار هەندێک دەستەواژە هەیە لە نێو خانمان خۆمانە بەکاریەهێنین بۆ نمونونەکە ئەڵێ بە دایکی کوڕبی یا کارێکی پیاوانەی کرد ئەم دەستەواژانە کە بەکارەهێنین ڕەنگە خانمان خۆیان پیاو سالاری بسەلمێنن بەڵام ئەمە لە کەمتەرخەمی خانمان خۆیانە ئەم دەستەواژانە بەکارێنی یا ڕاهاتنە. باسکردنی ئەوەی کە دیاردی پیاو سالاری لە ناخمانە هەبێت ڕەنگە ئەمە ڕاز بێ هەبێت هۆکارەکەشی ئەگەڕێتەوانێ بۆ پەروەردەمان ئەگەر بگەڕێنەوە بۆ پەروەردەمان لە ڕابردووە بەنا ئاگا کۆمەڵێک شت لە ئێمە داتا ئەکرێ و یەتە ناومانەوانە کە دواتر جەنگی پێویستە بۆی تۆ لە خۆتا بیسڕێتوانە بۆی نەگوازێتەوە بۆ نەوەکانی داهاتوو من بۆ نمونە کە پەروەردەی دەستی دایکم پەروەردەی دەستی ژنێکە لە ڕابردووە ئەمە بتوێنێتەوە پیاو سالاری زاڵتر بۆ بەسەریانە ینی چین بەچین ئەما گوازرێتەوانە ئەگەر من بێم ئەم شەڕە لەگەڵ ناخی خۆما بکەم یاخود دایکم ئەو شەڕە لەگەڵ ناخی خۆی بکە کەمترە گوازرێتەوە بۆ من هەرچەنە هەر شتێک کە بیرۆکە بوو ئەبێتە فۆرم لە مرۆڤەکانە ینی بیرۆکەیە بۆ نمونە وەکو تۆ ئەڵێ کەسێک دووگیانە بێ پێڵێن شەڵە بە دایکی کوڕبی لە کاتێکا سێرەکی چەندەها ژنی سەرکەوتومان هەیە ینی خۆی بۆ خۆی ئەوەی کە مناڵێکی تەندروست بێت ئیتر بۆ خۆی ئەو پەڕێت دوایشە مامۆستا لەوانەیە هەر کچەکە بەتەن دایک و باوکو خێزانەکەیەوە بێت تا کوڕەکە زۆربەی کاتوا دەرچووە مامۆستا باس لە شتێکی تر بکەین باست لە ئەوە کرد کە بێگومان ئەم بیرۆکانە لە ڕێچکیان لە مێژووە ئاوا هاتووە باسێک لە ڕۆڵی خێزان بکەین لە هەندانی ژنان ئەمە بزانم تۆکو خانمێک کە مامۆستایت و چالاکوانی تا چەند خێزانەکەت هاوکارت بن بۆی بەم ڕۆژە بگەیت و بتوانیت کە سەرکەوتن بەدەست بهێنی وڵا نقطەی سەرکەوتنی هەر کەسێک یەکەم خۆتیت ئەوەی کە لە ناختا ژیلەمۆیەک هەبێ هاانە بابەوەی کە هەنگاو بنی بەرەو سەرکەوتن و خۆت بە گرنگ ببینیت خۆت بەوە ببینیت کە من تاقۆ توانایەکم هەیە ئەکرێت بچووکی نەکەمەوە تەنها لە ئیشێکە ڕەنگە تاقۆ توانای کەسەکان لە کەسێک بۆ کەسێک فەرقەکە و سەرکەوتنیش لە هەموو مەجالەکانە بەردەستە بەڵام لە دوای ئەوەی کە لە جوهد و لە بوونێتی مرۆڤێکە سەرکەوتن هەیە دووەم شت کە گرنگە پاڵپشتی خێزانە پاڵپشتی خێزان زۆر گرنگە بەوەی کە ئەبینین زۆر کەس هەیە بەهرەی زۆر باشی تیا تاقی زۆر باشی تیا خانەوادەکانیان پشتیان ناگرن ناتوانن بەگەڕی بخەن ئەو بەهرانیان و خۆشبەختانە ئێستا زۆربەی خێزانەکان ئەبینین کە پاڵپشتێکی باشی کچەکانیان خێزانەکانیان خوشکەکانیانن بەڵێ چەند ژنانی جوان ئەبینین لەسەر پێی خۆیان وەستاین من ئەگەر باسی خۆشم بکەم بە دڵنیاییەوە ینی لە سەرەتاوە تا ئەمڕۆ پاڵپشتێکی هەم لە خانەوادەکەم هەم لە هاوسەرەکەم پاڵپشتێکی باش بوون بۆی کە توانیم مەتاسە لەسەر پێی خۆم بۆستم کەواتە ئێستا پرسی ژنان
بە تەنها پرسی خێزانەکان نیە یاخود پرسی ڕێکخراوەکانی ژنان نیە دەتوانین بڵێن پرسی حکوومەتە پرسی دەوڵەتە پرسی چالاکوانانە پرسی کۆمەلگەی مەدەنیە بە شێوەیەکی گشتی دروستە؟ بەڵێ پرسی ژنان وەکووتت بچووکی ناکەینەوە لە پرسی ڕێکخراوی ژنانە پرسی تەواوی خێزانەکانە پرسی تەواوی کۆمەلگای پرسی حکوومەتە ینی هەمومان بەرپرسین لە تێکچوونی دەرونی تاکێک هەر یەکەمان لای خۆمانەوان ئەنجا لەبەر ئەوە کە باز لە پرسی ژنان ئەکرێت لە ڕابردوو تا ئەمڕۆ ژنان بەدەست کۆمەڵک معاناتی زۆرەوە ئەناڵێنن ینی هەر لە سەرەتای دروستبوونی 8 مارسەوە ئەگەر باسی لێ بکەی لە ئەوروپا و لە ئەمریکا ئەو ژنانی کە لە کارگەیکی ڕستن و چنینە ئیشیان ئەکرد لە پای پێنەدانی مافەکانیان ئەم بیرۆکەیان لا گەڵاڵە بوو کە بزاوتنێک دروست بکەن و داوای مافی خۆیان بکەن هەتا لە کۆنگرەی ژنانی جیهانە لە ساڵی 1970 لە پایتەختی دانیمارک بەسترا بە فەرمیدانرا بە ڕۆژی جیهانی ژنانە و ئەو ڕۆژە بە ڕۆژی جیهانی ژنان لە ساڵ 1975 ناسێنرا ئەمە ئەگەر بگەڕێتوانێت بۆ راپۆرتی نەتەوەیە گرتووەکان لە سا 6 بۆ هەفتای ژنان لە توێژی هەژارین لە توێژی هەژاریان ئەمە هۆکارەکەی بۆ واگەڕێتەوانێت کە تەواوی دنیا بەرپرسە لە تێکچوونی دەرونی تاکێک دواتر ئەگەر ورتر بیتوانێ و بە تەرکیزتر بڕوانی لێ هەتا مافی تاک لە کۆمەلگای پێشێل کرێ زیاتر مافی ژن پێشێلە چکە ئەگەر بتێوەیان نەتەوێت لە تەواوی دنیاە ژن هەمیشە هەوڵی ئەوە ئەدرێت وەکو پلە دوو سیر کرێت یاخو مامەڵەی لەگەڵ بکرێت مامۆستا باس لە شتێکی تر بکەین ئەمە بزانم کە خاوەنی مناڵیتەوە زۆر باشە خوالت ئەمەوێت مامۆستا بزانم کە تا چەند هەوڵت دا لەناو خوێندنگا کەشت ڕۆڵی دایکێک گەڕی بۆ خوێندکارەکانت هاوکاریان بیت وەکو چۆن لە ماڵەوە تەعامل لەگەڵ مناڵەکان تاکەیت جا ئەم پرسیارە بۆی ڕاستێکی مام سلمانە بوو راپۆرتێکمان لەناو خوێندکارەکانە بکردا لەسەر تەعاملی خوێندکاران من لێرە بڵام هەر بە نەرمونیانی تا دیارەکە نەرمونیاری لەگەڵ خوێندکارەکانت بە حکمی ئەوەی کە وەکوتم دەرزەکەم دەرسێک تۆزێک ئیزعاجە ینی هەر خۆشمان کاتە لە حەزیان لە بیرکاری نیە حەزیان لێنە بە حکمی ئەوە ئەبێت تەواو تەعاملم ینی جیاواز بێ لەگەڵ خوێندکارەکانە ڕاستە زەبط و ڕەبت ینی لەناو پۆلێکە بۆ بەڕێوە چوونی پرۆسەکە گرنگە بەڵام ئەوەی کە خوێندکارێک معاناتێکی هەیە خوێندکارێک کێشەیەکی هەیە ینی وەکو مناڵی خۆم تەعاملم لەگەڵا کردووە زۆر کات پێویستە ینی لە کۆمەڵک نقطای لە پرسیینەوە هەبێت ئەمە بەمانای ئەوە نایەکە دڵسۆزیمان نییە بۆ ئیشەکە یاخود بە شێوەیەکی تو مامەڵە لەگەڵ ئیشەکەیاکەین بەڵام ئەو پەڕی هەوڵماوە لەگە خوێندکارەکانەوە کووتنی خوێندکارم هەبووە ڕەنگە خۆیان دواتە بەرنامەکە ببین ئەو شایەتێ بن خوێندکارم هەبووە هیچیج لە مەجای پرۆسەی خوێندنە هیچ ئەوەی تیانە بووە ینی بڵێ هاندانمان بۆ کردووە کە باش بێت ئەمەلێکی نەبووکە بێتە سەر سکەکە و چۆنەڵی بەردەوام بێ لەگەڵا بەڵام دەنگی خۆش بووە بەردەوام هاانی ئەوما ئەتوانین لە ڕێگەی دەنگتەوانە ڕاستە ڕەنگە نەتوانین لە ڕێگەی شادەکە و بگەیتە نقطەیەک بەس ڕەنگە ڕێگەیکی کە هەبێ بیدۆزیتەوان ئەمە کارێکی زۆر باشە چکە لە پێشتر ئەوەی کە ئەکرا لە ڕووی زانستەوە بوو هاانی خوێندکاریانیان ئەدا بگومان ئێستا لە ڕۆی هوەریشەوە بێت زۆر کار دۆزینەوەی بەهرەی خوێندکاران خاڵێکی گرنگە باشە مامۆستا گۆڤن بۆ پێکە بەڕێستان مامۆستان و باس لە ئەزمموی کارکردنی خۆت یاخۆت وانەوتنەوەی خۆت کرد ئەگەر باس لە پرۆسی پەروەردە بکەین زۆر جار ئەم قسەیە دەکرێت ئەگەر بتێ کۆمەلگا بگۆڕیەوە دەبێت لە پەروەردە و لە منداڵەوە دەست پێ بکەین کەواتە پرۆسی پەروەردە لەم نێوەندەدا چی کاریگەریەکی دەبێت بۆ تێڕوانینی بەرامبەرژنا بۆ گۆڕینی تێڕوانینی بەرامبەرژنا و تا چەندیش کاری لەسەرکراوە پەروەردە لە مەکتەبەوە دەست پێ ناکە لە قوتابخانەکانەوە دەست پێ ناکە پەروەردە ژنێک ئەی خوڵقێنێ سەرەتا لە ماڵەوە بۆ پەروەردەکردنی مناڵەکەی دواتر ئەم مناڵەکە تۆ ئەینێریتە خوێندنگەیەک ئاوێنەیەکە کە خانەوادەکەی پیشان ئاات ئەنی من ئەبێت سەرەتا خۆم ژنێک بم کە بڕوان بە هەموو بەهاکان هەبێت بڕوان بە هەموو مافەکانی تاک هەبێت لە مناڵەکەما ڕنگدانەوەی هەبێت دواتر ئەم مناڵە کە ئەچێتە خوێندنگە ئەنجا ڕادستی قوتابخانە کرا مامۆستاکان پەروەردە لە پێش فێرکردنەوە پەروەردە ینی ئێمە دەرسێکمان هەیە دەرسی بەها کۆمەڵایەتیەکانە وەکو دەرسێکی فەرمی وەکو بیرکاری با بڵێن مامەڵەی لەگەڵا ناکرێت ئەخوێنرێت بەڵام تاقیکردنەوەی بۆ دانراوە ئەخوێنرێت بەڵام بە دەرسێکی لاوەکی دانراوە کە زۆربەی بەها کۆمەڵایەتیەکانی تیاجێگە کراوەتەوە ینی ئەوەندەی پەروەردە گرنگە
ئەوەندە زانست گرنگ نییە ئەگەر تۆ تەواو بەرزترین بڕوانامە هەبێ پەروەردەی لەگەڵانە بێ ناتوانانی ئیسفادەی لەکەی لە باشترین و بەرزترین پێگەیە بیت ئەگە پەروەردەیەکی باشت نەبێ ناتوانانی ڕووناکی ببەخشی بە چوار دەورت خوێندنگەکان کە ئەڵی وەزارەتی پەروەردە خۆی پەروەردە ینی جوانترین ناوە کە هەڵی ئەگرێت هەرچەندە لەم ساڵانەی دواییە بە خۆی بوونی زۆری کێشەکان لە ناو وەزارەتی پەروەردە ئەوەی کە بیری لێ نەکراوەتەوە پەروەردەیە یعنی مامۆستا بچووکە کرێتەوانێت لە موچەیەکی مانگانەیە کە ئەو نەدوواکە خەیاڵی نە لە لای تعلیمە نە لە لای پەروەردەکەیە بەس خەیاڵی لای ئەوەیە کە جوهدی هیلاکیەکەی وەرگێتەوانە ئەی مامۆستا خۆتان لە ناو خوێندنگە چیتان کرد بۆ ئەجوای خوێندن بگۆڕن لە ناو مامۆستاکان بە تایبەت خانمە مامۆستاکان چیتان کرد بۆ ئەوەی کە بە پاڵپشتی و پشتگیری یەکتری بتوانن وانەکانی خوێندن باشتر بڵێنەوانێ و خزمەتی زیاتری خوێندکارەکانتان بکەن بی ئەو ژینگەی هەر قوتابخانەیەک کە تۆ تەعامل ئەەکەی پێکەوانێ وکو ماڵێک وایە ئێمە لەگەڵ خوێندکارەکانمانە وا مامەڵاکین خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتمان هەیە خوێندکاری زۆر بەهرەمەندمان هەیە خوێندکاری زۆر بزێ و عجوولمان هەیە یعنی شێوازی تەعاملکردنەکان ئەبێ بە شێوەیەک بێت بۆ هەمووی مرونەتی تیابێت و خۆگونجاندنی تیابێت هەم لە نێوان مامۆستاکانە بۆ خوێندکارەکان و هەم بۆ هاندانی خوێندکارەکان بۆ سەرکەوتنی زیاتریان و هاوکاریکردنی ئەو خوێندکارانی کە خاوەن پێداویستی تایبەتن تاکو بتوانین خەمی سەرشانیان لانی کەم ئەو چەند کاتژمێرەی کە لە لای ئێمە کار ئاسانییان بۆ بکەین دەستان خۆش و ماژوو نەبن. خات و گۆڤەن مامۆستا گۆڤەن لە بواری ژناندا یاخود لە 8 مارسا کە ئەم ڕۆژە یادی ژنانی تیادا دەکرێتەوە بوونی ژمارەیەکی زۆر لە بوارێکدا ئەمە مانای ئەوەیە کە ژنان تەواو سەرکەوتو بوون هیچ کێشەیەکیان نییە و هەموو مافەکانیان بۆ دابین کراوە یاخود ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان جارێکی تر ڕۆبەڕۆی ڕەخنابنەوە لە کۆمەلگا و لە ڕێگی دەوروبەرەکەیەوە نا کۆبوونەوەی ژنان لە مەجالەکە بۆ مانایە ناکە تەواو ژنان هیچ کێشەیەکیان نیە هەر مەجالێک بگریت هەر کێشەی تیا ینی کۆمەڵێک ژن بۆ نمونە لە مەجالێکە خزمەت ئەەکەن خزمەت ئەکا ئیشەکەی خۆی ڕاپەڕێنە بەس ئەگەر مافەکەی پێنەدرێت دیسان پێشێلی مافە ئەگەر لە کاتی خۆیان شایستە دارایەکی وەرنەگرێت دیسان پێشێلی مافە ئەگەر نەتوانێت بۆ نمونە ئیجازێکی دایکایەتی وەرگرێت دیسان پێشێلی مافە ینی تۆ کە باس لەواکەیت کە کۆمەڵێک ژن لە شوێنێک کۆ ئەبێتەوە کە کارێک ئەکا یاخود لە پرۆسەیەکی سیاسیە ژنان کار ئەکەن بە دڵنیایی ئەمە بۆ مانایە کە تاو مافی ژنان دەستە بەرە ئەمە مانای ئەوەیەت کە ژنان کۆڵ نەدەرن لە وەرگرتنی مافەکانیان مامۆستاوەکو پرسیاری کۆتاییمان ئەمە بزانم کە چیت هەیە بۆ ئەو خانمانەی کە خاوەنی کارنین بەڵام هێز و توانایەکی زۆریان هەیە و ناتوانن کار بکەن لەبەرەوەی کە ڕێگریان هەیە یاخود لەبەر هەر هۆکارێکی تر بێ ناتوانن کاری تایبەت بە خۆیانیان هەبێت چیت هەیە بۆیان لێرەوە وڵا هیوادارم هاوسەرەکانیان دایک و باوکەکانیان ڕێگر نەبن لە گەشە سەندنی کچەکانیان خێزانەکانیان لەبەر ئەوەی ئەگەر تاقە توانایەکیان تیا بە پاڵپشتی خێزانەکانیان ڕەنگە بتوانن جوانتر و باشتر درەوشاوەتریکەن و هەر کەسێک ئەگەر تەنها تاقەیەکی بچکۆلە لە ناخی خۆیان بەدی ئەکات دروستکاییەک لە ناخی خۆیان ئەبینێت بەوەی کە تموحی هەبێ بۆ سەرکەوتن بەر و ڕووی بڕوا هەنگاو بنێ دڵنیا بە داهاتوێکی گەشت چاوەڕێکە ئیشەڵا بەڵێ سپاس بۆ مامۆستا گۆڤەن ڕەجەب کاوەکو مامۆستا و چالاکوان لەگەڵمان بۆ ئەمڕۆ بەڵێ چنوور بەڵێ دەچینە لای بابەتێکی تر کۆشین زۆرن ئەو خانمانی کە ئێستا لە ڕێگەی دەستڕەنگینیەکانیانەوە جا بوارەکانی دەستڕەنگینی زۆرن لە بواری خواردن یاخۆ ڕستن و چنین دیزاین خاتوونێک لە کۆیە لە ڕێگەی کاری ڕستن و چنین و لە ڕێگەی دیزاینکردنەوە توانیوێتی سەرچاوێکی داهات بۆ خۆی بەدەست بێنێت و بژێوی ژیانی خۆی بەدەست بهێنێ با بینەری بین دەستەکانە کاری چنین و دەستڕەنجینی خەونی منداڵی بووە ئێستا خەونەکەی بەرەو براندێکی گەورە هەنگاو دەنێت سەنار سەفین 3 ساڵە ئەم کارە دەکات و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خواستی کڕیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە
ناوم سەنار سەفینە تەمەنم 22 سارە دانیشتوی شاری کۆیەمە دەرچووی بەشی زانست و تەندروستی کیمیامە هەر لە منداریەوە خولای چنینم هەبووە لە دایکمەوە فێر بۆتم دوای ئەوەی لە ساڵی 2020 بڕیارمدا چنین هەڵبژێرم بیکەم بە پیشەیەک لە ژیانم و بە چی تایبەتیش چنینی جانتام هەڵبژار ئیترەوە بوو سەرەتا جانتاکان بۆ خۆمم دروست دەکرد دوای ئەوە کەسە نزیکەکانم وتیان مادەم ئەم کارانە ئەەکەیت بە پێویستە بە خەڵکی ئاشناکەی و بیان ناسێنیم درەوە بوو دواتر پێیجێکم دانا توانم بیکەم بە براندێکی کوردی براندێکی خۆماڵی لەبەرەوەی پێویستە خەڵکی ئێمەش ئاشنا بێت بە بەرهەمەکانمان بۆ هەر پێداویستیەکانمان لە دەروی وڵاتەوە بێتن. سەنار دەڵێت پێشکەوتن و گۆڕانکاریەکان تا ئاستەیە کاریگەری لەسەر ئەم پیشە دێرینە کردووە. دیزاینکردنی جانتاکان و سکێچکردنیان لەلایەن خۆمەوەیە. زۆربەی کاتەکانیش کڕیارەکان داوای ئەوم لێەکەن بۆ نمونە وێنەی بەرهەمێکم بۆ ئەنێرن ئەرێن لەسەر ئەوە بۆمان بچنەوە نیش بەم شێوەیە بۆیان دروست دەکەمەوە. دوای ئەوەی نزیکەی دوای 2 ساڵان لە چنینی جانتاکان بڕیارمدا کۆلێکشنێکی نوێ بۆ بەرهەمەکانم زیاد بکەم ئەوش چنینی چاکات بوو کە ئەم ساڵ زستان دروستم کرد. مرۆڤ بۆ سەرکەوتن پێویستی بە دڵسۆز و ئازیزانی خۆی هەیە. ئەم دایک و باوکەش ڕۆڵی گەورەیان هەبووە بۆ پێشکەوتنی کچەکەیان. بەرێ من هەوڵمدا و زۆر بە تایبەتی لە سەنارخانی بەڕاستی زۆر پشتیوانی دەکەم لە هەم بوارەکانیەوە پێم خۆشە ئەوە چ بکاتەوە وەک پێشنگایش بکاتەوە خەرک فێر بکاتنەوەی پێشنگایی قسەی بکات لە بۆ خەرچی و ڕاستی سەرەتا خانمان پێویستە لە خۆیان بەهرەیەکی زۆریان تێدا بیتن لە مەسەن لە چنینە لە شانۆ لە ڕسم بەل هەم بوارەکانی خۆیانە پێویستە جێدەستیان دەربیتن ئەو خانمانە نەک برەدانشن لە مارەوە هیچ نەکەن و مەسەڵەن خەریجە بە هەم بوارەکانی خەریجەکان. سەنار دەرگای ماڵەکەی بەڕووی هەر کچ و ژنێکدا کردوتەوە تا ڕستن و چنینیان فێر بکات ئەمەش لە پێناو دەستگیرۆیی و پاراستنی ئەو کارە کللتوری و دێرینەیە. لا قەزای کۆیەوە کاروە نازم گەلی کوردستان. لەم بەشەی پرۆگرامەکەدا وەرزشکارێک لەگەڵ ئێمەدا میوانە باز لە ئەزمموی کارکردنی خۆی دەکات و لەگەڵیشیدا ڕۆڵی خانمان لە بواری وەرزشدا ڕۆڵ و پێگەی خانمان لە بواری وەرزشدا و بەرەو پێشچوونی خانمان لە وەرزشدا چۆنە لە چه ئاستێکدایەوە بە دیاری کراویش لە ناوچەی کۆیە. بۆ مەبەستە کوردستان نەوزاد کە بەڕێزیان وەرزشکار و مامۆستای وەرزشن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. مامۆستا کوردستان بەیانیت باش و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا. ئەم ڕۆژەش پیرۆز بێ 8 مارس لێ پیرۆز بێ و سەرەتا پەیامی خۆت و 8 مارس بۆ تۆ وەکو خانمێکی وەرزشکار چی دەگەێنێت؟ بەیانیتان باش سڵاو لە ئێوە کۆشن خان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە خۆشحاڵم کە لەگەڵتانم. 8 مارس پیرۆز دەکەم لە تەواوی کچان و ژنانی جیهان بە تایبەت لە ئێوە. 8 مارس خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووەکەی مێژوویەکی خۆشنیە کاتێککە کۆمەڵە خانمێک لە کارکەیەکی ماش و درۆمان کاریان دەکرد ناڕزاییان دەربڕی و واتە خۆپێشاندانیان کرد دەربارەی ئەوە کە ماوەی کارکردنیان زۆر بوو و موچەکەشیان کەم بوون هەستان بە ناڕزایی دەربڕین بەڵام کاردانەوەیکی خراپی هەبوو زۆر بە شێوەیەکی دڵدانە کە وەڵامیان درراوە. لەو کاتەدا دەتوانین ناوی بنێن ڕۆژی سوودانی 129 ژنە کرێکارەکە کە لە نیویۆرکی ئەمریکا بوو. اینجا لە ساڵی 1850 بپێمواریتن بەڵام کە ساڵانە ئەم یادە دەکراوە لە 8 ئازار بە فەرمی لە ساڵی 1970 ویستیان ڕۆژێک دابنن بە ناوی ڕۆژی ژنان کە تێیدا ئەوڕۆیە و 8 مارسە. دەست خۆش بە مامۆستا. مامۆستا ئەمە بزانم کە لە کێوە مامۆستایت و مامۆستای چوانەیەکیت؟ بەڵێ
من وەکو مامۆستایەکی وەرزشی ئێستا ئەگەر بگەڕێمەوە بۆ ساڵانی ڕابردوو دەتوانم چەند جاڵێک بڵێم خۆشحاڵیەکەی من لە چدایە ئەو خەونێک کە لە ڕابردوو هەم بوو توانیم لە داهاتوو بەدەستی بێنم ئەویش بە پاڵپشتی چییە؟ پاڵپشتی باوکم کاتێک کە بیرمە پۆلی 6 بووم نەتیجەما وەرگرتەوە داوام لە بابم کرد گوتم هەر قسە گوێرم بگری ئەم هەر دەچمەوە وەرزش چونکە خولیا حەزی خۆمی لەگەر بووم ئەو موقفی بابم قەت لە گوێ ناکەم ئەوها تەماشایەکی کردم بێ ئەوەی مثلەن هیچ شتێکی بێتن کە ئەو حەزم بشتێنیتن یانیش ڕەتفەقدەکی وای هەبیتن لە دڵم گران بین گوتی باشە بە چاوان هەر خۆشی لەگەڵم هاتووە فۆرمی بۆ پڕکردمەوە و چونکە حەز و خولیای خۆم لەسەر بوو توانیم بە سەرکەوتووی تەواوی بکەم بەوەشەوە نەوەستام هەر لە 2010 کە تەخەڕوجم کرد هەستان بە دانانی کردنەوەی هۆڵێکی لەشجوانی لە شاری کۆیە کە من یەکەم خانمە وەرزشوان بووم لەو بوارە کار بکەم کە هۆڵی لەشجوانی لە کەرتی تایبەت بکەمەوە هەموو کارێک کە سەرەتا دەستی پێ دەکەی ڕەخنت لێ دەگیرێت تووشی ئاستەم دەبێت بەڵام من جم پێ نەدا لەبەر ئەوەی هاوسەرەکەم پاڵپشتم بوو کارێکیش نەبوو کە بە هیچ شێوەیەک تێدا زەرەر بکەم یانیش هیچ لایەنێکی خراپی هەبیتن بە خۆشحاڵیەوە زۆر بە سەرکەوتووی توانیمان ئەو هۆڵە دابنین و بەردەوام بین و ژن و کچانی زۆر تێدا بەشدار بن و جگە لەوەش کە من خۆم ئەوانەی کە وەرزشوانن عەجولیمان تێدا هەیە باشە مامۆستا کوردستان لە کارێک زیاتر دەکەین ئاماژت بۆدا کە لە ساڵی 2010 بەڕێستان بۆ یەکەم جار کە هۆڵی لەشجوانیتان لە کۆیە کردوتەوە بۆ ئەو کاتە تێڕوانینی کۆمەلگای یاخود تێڕوانینی دەوروبەرەکەت لە کۆیە چۆن بوو بۆ ئەم کارت ئایا کارێکی نامۆ بۆ ئەو کاتە تێڕوانینیان چۆن بوو؟ ئەکید نامۆ بوو هەر کارێکە بەتایبەت ژن تێدا دەستکاری بکاتن و بێوێ خۆی دەربخاتن بێوێ بینتە ناو کۆمەلگا کاریگەری دەبیتن بەس ئەم هیچ جێم پێ نەدا قسە و باز دەکرا کو دەبی ژن بچیتن بستە هۆڵی لەشجوانی وەرزش بکە یان شتێکی لەو بابەتە جێم پێ نەدا لەبەر ئەوەی متمانەیەکی تەواوم بەخۆم هەبوو بە کارەکەم بە پاڵپشتیم بە خێزانەکەم بە خیبر و تەجروبەی خۆم توانیم بەسەریدا زاڵم لە هەمان کاتیشدا یەکێک بووم لە ڕاهێنەرانی ناوەندی وەرزش و لاوانی کۆیە وەکو ڕاهێنەری مەلەوانی اینجا فکرەکەم هێنا تێکەرم کرد لەگەڵ وەی کە خانمان با بەشدار بن لە مەلەکردنیش زۆر سپاسی کاکازاد دەکەم ئەو کاتە کە سەرپەرشتی قاعیدا خراوی مەلەوانگەی کۆی دەکرد کلیلەکەم لێ وەرگرت گوتم دەمەوێت خانمانی هۆڵی لەشجوانی هەموو ڕۆژانی سێشەممە بهینم ڕاهێنانیان پێ بکەم لەو شەرتوانم سەرکەوتوو باس لە شتێکی تر بکەین لەگەڵ ئەوەی کە بەڕێزت یەکەم خانم بووی کە هۆڵی لەشجوانی داناوە لە شاری کۆیە ئەمە بزانم کە بۆ ئێستا خانمان تا چەند هەوڵیان داوە بەشداری لە یاریە لەشجوانیەکان بکەن و کۆیە و خانمانی چۆن لە ڕووی بەشداریکردن لە بواری وەرزشدا بەگشتی ئەگەر ئێستا سیر بکەین بەمە ینی خۆشحاڵێت جێگەی خۆشحاڵیەکە هۆڵێکی لەشجوانی زۆر هەیە لە شاری کۆیە هەروەها چەند خانمێکی بەتوانامان هەیە نەک هەر لە بواری بڵێن لەشجوانی ئەگەر دیقەت بدەینە ئەو هۆڵانە تەنها بۆ ئەوە نییە کە ئینسان لە شولارێکی ڕێکی هەبێت زۆر دەیجار کە ئەو خانمانەی بەشداری دەکەن لە ڕووی تەندروستیەوە سوودی لێ وەردەگرن یان چەند لایەنێکی تر هەیە بەس ئەگەر سیر بکەین لە کۆیە لە بوارە جیاجیاکان خانی بەتوانامان هەیە لە بواری تۆپی بالا کاپسێکی زۆر باشمان هەیە دەشنێ قاسم کە سەر لە پاڵەوانیتی برێنی عراق بەشداری کردووە سێکتە یاریزانمان هەیە لە بواری تێنسی سەرمێز لە پلەی نایاب تاکو ئێستا نەهاتونەتە خوارەوە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەگەر سیر بکەین مای خۆشحاڵیە وەکو کۆیە خانمە یاریزانمان هەیە
باست لەوە کرد مامۆستا کوردستان کە خانماریزانمان هەیە بەڵام ئەی لە ڕووی ڕاهێنەرەوە ڕاهێنەری خانمانمان زۆرە بە شێوەیەکی گشتی لە بواری وەرزشدا بۆ هەر جۆرێک لە جۆرەکانی وەرزش ڕاهێنەرمان هەیە تایبەت بێت خانم بێ ئەوەی ڕاستی بیتن لە ڕووی ڕاهێنەریەوە لە بواری وەرزش ڕاهێنەری ئەوە زۆر زۆرمان نییە کە ئەمە ئەوە لە تموحی مەدانیە دەتوانین بڵێن جینا خانووی توانامان هەیە بەڵام ئێستاش لە تموحی مەدانیە هیوادارم کە زۆرتر و زۆرتریش بێتن بەو هیواین مامۆستا باواز لە شتێکی تر بکەین خانمان لە ڕووی وەرزشی مەلەوانیەوە چۆنن ئێوە هیچ مەلەوانگێکی تایبەت بە خانمانتان هەیە کە خانمان بتوانن بەردەوام وەرزشی مەلەوانی تێدا بکەن ئەوەی ڕاستی بی لێرەدا چەند ساڵێکە کێشەمان هەیە لە بۆ مەلەوانگە مەلەوانگەیەکمان هەیە لە زانکۆی کۆیە ئەویش هەر جاری بە شێوەیەک گرفتی دەکەوتێ ڕاستە ئێستا من وەکو دەرسەکەی خۆم کە مامۆستای مەلەوانیم خوێندکارەکانی خۆم دەبرد پێم وا بیتن لە کۆتەم حازەڕەی خۆم بوو وتیان ئیدی تەواو مەلەوانگە دادەخرێتن بە تایبەت لە بۆ ژنە باباس لە شتێکی کە بکەم کە ئەوەشە دەگەڕێتەوە بۆ لایەنی مەلەوانی ماوەیەک پێش ئێستا لەگەڵ چەند هەواڵێک سەردانی بەڕێوەبەرایەتی وەرزشی هەولێرمان کرد چەند پێشنیارێکمان هەبوو چەند داواکاریەکمان هەبوو یەک لەو داواکاریانەمان ئەوە بوو کە مەلەوانگەی داخراوی نادی کۆیە نۆژەم بکرێتەوە واتە موافقەی لێر بچیتن کە بدرێت بە کەسێک تەندەرەکە بتوانرێت نۆژەم بکرێتەوە ئەگەر ئەو نۆژەم بکرێتەوە ڕەنگە خانمان زیاتر سوودمەندتر بن لە مەلەوانگە وەک ئەوەی کە بچین لە زانکۆوەری بگرین هەر لێرە شەوە دەمەوێت ئەوە ڕابکەینم کە ماوەی خۆشحاڵیە یەکێک لەو خاڵانەیە کە پێشنیارمان کرد لە ماوەی ڕابردوو کردنەوەی سنتەرێکی وەرزشیە بۆ چالاکیە وەرزشیەکان بە خۆشحاڵیەوە ئەمرەکەی دەرچووە تەنها لەسەر ئەو ماوە کە شوێنێکی شیاو هەڵبژێرین و بتوانین سنتەرەکە بکەینەوە پێشتر سنتەرێکی لەو شێوەیە نەبوو لە ناوچەی کۆیە مامۆستا کوردستان نەبوو لێش یەکێک لە خاڵانەی کە زۆر زۆر زەختمان لەسەر کرد کردنەوەی سنتەرێکی وەرزشی بوو بۆ چالاکیە وەرزشیەکان الحەمدلله بە ئامانجەکەش گەیشت بە خۆشحاڵیەوە باشە مامۆستا کوردستان ئەگەر تۆزێک لە بابەتی وەرزشیەکە بڕۆینە دەرەوە یاخود فراوانتری کەین خانمانی ناوچەی کۆیە ئێستا ڕۆڵ و پێگەیان چۆنە یاخود لە چه ئاستێکدان تا چەند لە بوارە جیاوازەکانە هەنگاویان ناو هاتوونەتە پێشەوە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە خانمان و بوتانی شاری کۆیە بکەین بەجددی دەتوانین بڵێن خۆشحاڵم کە کۆیمە و لە شارێکی وادەژین کە ئاستی ڕۆشنبیری بەرزە ئەگەر سیر بکەین ئێستا چەندین گروپی شەخەوانی هەیە لە شاری کۆیە کە تەواوی ستافەکە بە کارگێڕی و بە هەموو ئەندامەکانیانەوە ژن بەڕێوەی دەباتن بەرخۆشیانن گەشت دەکەن بۆ زۆربەی شوێنەکانی کوردستان بە خۆشحاڵیەوە چەند لە کۆیە دەتوانین بڵێن چەندین سەرکردەی ژنمان هەیە بۆ نمونە کوردەخان کە ئەندامی پەرلەمانی عێراقا فێنکخان لە بەڕێوەبەری تونوتژی ژنانە چەندین دی مای خۆشحاڵیان هیوادارین کە ڕێژەی ژن لە بۆرە جیاجیەکان زیاتریش بۆ هیوای مامۆستا باس لە شتێکی تر بکەین ئەمە بزانم کە تا چەند ئێوە خانمانی کۆیە پاڵپشت و پشتگیری یەکن لە کارەکانتان بۆ نمونە ئێوە بە پێوەی کە بڵێ بۆ نمونە کۆیە چەندین خانمی سەرکەوتوی تێدایە تا چەند هەوڵتان داوە ئێوە لە ڕووی کارەکانتان لە هەر بوارێکدا بێت پاڵپشتی یەکتری بکەن بۆ ئەوی کە بتوانن هەموو بوارەکان بەرەو پێشەوە بەرن لە شاری کۆیە پاڵپشتی هەیە بە خۆشحاڵیەوە وەک ئەوەی کە باسم کرد ئێستا نەک لە بڵێن بواری سیاسەت و حکومیدا ئەگەر سیر بکەین ڕێستۆرانت دوکانی شیرینی هەمووشم بەڕێوەی دەبا زۆربەی زۆری بە مای خۆشحاڵیەوە پاڵپشتی یەک دەکەن دەتوانن بیرۆڕای یەکتر وەربگرن ئەگەر سەیری بڵێن مۆبایل بکەیت
ئەو ڕێکلام لەو دەکات ئەو ڕێکلام لە بۆی دەکاتن کەواتە بەمانێک جێگای دڵخۆشیە کە پاڵپشتی یەک دەکەن و دەتوانن کارەکان یەکتر بناسێنن. باشە مامۆستا کوردستان کۆژین پرسیاری لەوە کرد کە پاڵپشتی ژنان چۆنە بۆ یەکتری، بەڵام من ئەگە پرسیارەکە پێچوانە بکەمەوە پاڵپشتیەکانی پیاوان بۆ خانمان چۆنە، وەک لە قسەکان تاماژەت بەوەدا کە باوکت یەکێک بۆ لەو نمونانەی کە پاڵپشتێکی باشی بەڕێستانی کردو، بەڵام ئەگەر لەسەر ئاستی گشتی خانمانی ناوچەی کۆیە بڕوانین پاڵپشتیەکانی پیاوان چۆنە بۆیان؟ ناتوانین بڵێن کە باش نییە. هەروەک باسم کرد ئەمە لە شوێنێکین بەگشتی پیاوانمان ڕۆشنبیرن تێگەیشتون ڕێزی ژنیان لا هەیە. ئەگەر دوور نەڕۆین گوتم هەر لە خۆمەوە هەم باوکم هەم هاوسەرم بەڕاستی مەمنونیانم تاوکو ئێستا ڕێگریان نەکردم لە هیچ شتێک حەز و خولیان پێدا هەبوو بەمەرجەک ئەو حەز و خولیایەمی کە هەم بووە دەبیتن لە چوارچێوەی کلتورم خۆم دەرنەچیتن. پێم وانە یعنی بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بکەین ڕخنە و یاخود ڕێگر هەبیتن لە بەردەم ژن و کچانیان. دەمشا دەکەین کچانی کۆیە تا ڕادیەکی بەرچاو ئازادی خۆیان هەیە لە بوارە جیاجیەکاندا کار دەکەن. ئیتر مای خۆشحاڵیە بێگومان. مامۆستا لە ڕووی خۆبەرەوە پێشبردن و بەرەو پێشبردننی ئاستی ڕۆشنبیری و تواناکانی ژنان ئێوە تا چەند خول و سیمیناری تایبەتتان هەیە تا چەند هەوڵتانداوە لەم ڕێگایەنەوە تواناکانی ژنان بەرەو پێشەوە بەرن ڕێگاکانی سەرکەوتنیان پێپشان بن تا چەند خول و سیمیناری تایبەت بە خانمان لە کۆیبوونیان هەیە؟ ئەوەی ڕاستی بێ خول و سیمینار هەیە بە شێوەیەکی پشتی جا چ لە ڕووی حزبیەوە بێت لە ڕووی حکومیەوە بێت لە ڕووی کردی تایبەتەوە بێت سیمینار دەکرێت دەربارەی زۆربەی بابەتەکان ڕێژەیەکی بەرچاویش تێدا ئامادەن و بەشدارکردن هیوادارین کە زیاتریش بیتن لە هەوڵ و جدیاتێکی زۆر داین کە چەند سیمینارێک و چەند خولێکمان لەبەردەستدایە خاصن ئێستا لەو وەرزەدا کە وەرزێکە پڕە لە بابەتی جۆرا زۆر لە بۆنە لە بۆنەی تایبەت بە کورد دی پرۆژەمان لەبەردەستدایە. باش مامۆستا کوردستان بۆ پێی کە بەڕێستان وتت ڕاهێنەری لە جوانین و ڕاهێنەری مەلەوانین و بە شێوەیەکی گشتی لە بواری وەرزشە کار دەکەن و مامۆستای وەرزشم بەرکەوتنە زۆرە لەگەڵ خەڵکدا. ئەو گرفتانە چین کە دێنە بەردەم خانمانە و ئاستەنگانە چین کە دێنە بەردەم خانمان ڕێگر دەبێت لە کارکردنیان ڕێگر دەبێت لە بەرەو پێشچوونیان و هەنگاونانیان بۆ پێشەوە. خۆی ئەگەر باس لە بەرەو پێشبوون بکەین ئەکید دەگەڕێتەوە لە بۆلایەنێک ئێوش دەعام کردنە دەبی پاڵپشتی هەبێتن کتێ یاریزانێک دێنێ بۆ نمونە لە ماوەی ڕابردوو خولێکمان کردەوە با بڵێن فێرگەیەکمان کردەوە تایبەت بە کچان و کوڕان چەند ڕاهێنەرێک بووین بەڵام کە سەیرمان کرد دەعمێکی وەمان نەبوو واتە پاڵپشتێکی وها بەرچاو نەبوو کە بتوانین تێدا بەردەوام بین. لێرەدا خاڵی سەرەکی ئەوەیە کە دەبی پاڵپشتی هەبێتن جگە لە ڕووی معنەویەوە لە ڕووی مادیەوە بڵێن نەڵێن کاری وەرزشی پێویستی بە بودجە هەیە پێویستی بەوە هەیە کە بتوانی شتێک لە بەدەست بکە ئەوەی کە خولیای دەکەی ئەوەی کە تێدا هەیە پیشانی بدەیت بە خۆشحاڵیەوە ناڵم هەر نییە وەکو ئێستا ئەگەر باز لە بۆردی وەرزشی بکەین کە لە شاری سلێمانیە پاڵپشتێکی تەواو دەکاتن یعنی هەر داواکارێکمان هەو بین بە خۆشحاڵیەوە نەیگوتیەلا بەڵام دەمانوێت زیاتر و زیاتر بیتن. مامۆستا ئەمانەیە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە ئێمە هەوڵ بدەین کە پاڵپشتەکان بۆ خانمان زیاتر بکەین ئەو خانمانەی سەرکەوتون بتوانن کە بەردەوام بن و هۆکارێکیش بن بۆ ئەوەی کە خانمانی تریش چاویان لێ بکەن و زیاتر بەرەو پێشەوە بچن. ئەمەوێت باس لە شتێک بکەین کە زۆر گرنگە لە کۆمەڵگەی کوردیدا زۆربەی کات لە سۆشیاڵ میدیا و ئێمە ئەوە بینین خانمێکی سەرکەوتو ئەگەر کارێکی تایبەت بە خۆی هەبێت
کۆمنتەکان لەوانەیە زۆرێک لە کۆمنتی ناشری من بۆ ئەو خانمە وای لێ ئەکا کە ئیتر ساردی ئەکاتەوە لە کارکردن وای لێ ئەکا کە ئیتر کار ناکات تا چەند گرنگە کۆمەڵگەش پشتگیری خانمان بێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو خانمە زیاتر بەرەو پێشەوە بچێت. بێگومان کاتێک کە هەریەکێک لە ئێمە دەست لە کارێک دەبین دەمانەوەی کارێک بکەین پێویستمان بەلایەنی معنەویەکەیە زیاتر دەمانەوێت پاڵپشتی بکەین نامانەوێت ڕخنەی ڕوخێنەرمان لێ بگیرێتن دەمانەوێت ڕخنەی بنیادنەرمان لێ بگیرێتن بۆ ئەوەی بتوانین هەڵەکانی خۆمان بزانین. من یەک لەبارەی خۆم ڕخنەم لێ بگیرێتن ساردم ناکاتەوە لەبەر ئەوەی ئینسان دەبێت متمانەی بە حەز و خولیە و ئەو تاقەی هەبیتن کە تێدا هەیە بەس زۆر کەسیش هەبووە کە ویستێتی لە بوارێکدا کار بکا بە تایبەت وەرزش کاتێک کە ڕخنە لێ گیرایە دوش قسەی ئەوی بیستیتەوە لێ سارد بوویتەوە ئەوە کاریگەریی زۆری هەیە داواکارم لە هەموو لایەک کاتێک خانمێک بە تایبەت خانم چونکە خانم فەرقی هەیە لەگەڵ پیاوان زۆر ئاستەنکەی دێتە بەردەمی هیوادارم کە پاڵپشتی بکرێن کۆپڵی ببن بە یارمەتی دەرێک بۆ بەدیهێنانی خەونەکانیان. بەڵێ باشە مامۆستا کوردستان کەواتە لە کۆی قسەکان دەکرێت بزانیت سەرچاوەی تێڕوانینی کۆمەڵگە بۆ خانمان چییە یعنی چی فاکتەرە بۆ ئەوەی کە تێڕوانینیان بۆ کۆمەڵگە بەو شێوەیە بێت ئەکرێت ڕاگەیاندەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەرۆکو کۆژینی شاماژی پێدا هۆکارێک بێت بۆ ئەوەی کە بە نەرێنی لە خانمان بڕوانن یاخودەوە تا هۆکاری تری هەیە. هۆکارەکان خۆی بەرچاو دیارە یعنی ئەمە لە کۆمەڵگایەکدا دەژین کۆمەڵگای کوردەواری تۆزێک شتەکان بە نامە وەردەگرین یەکسەر بڵێ ڕانایان لەگەڵ هەر شتێک کە سەرەتا دەردەکەویتن وەک خۆم کە باستم کرد سەرەتا کە دەرکەوتم ڕخنم لێ گیرا قسە باسی زۆر کرا بەڵام دەگەڕێنەوە ئەو خاڵە کە دەبێت ژنانمان کچانمان متمانەیان بەخۆیان هەبی کە متمانەت بە خۆت هەبوون ئەوەی دی گرنگی نییە. بێگومان بەڵێ مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت بەو هیوایین کە هەر بەو شێوەیە سەرکەوتوو بیت و دووبار ئەمڕۆ شەشت لێ پیرۆز بێت بەڵێ سوپاس بۆ مامۆستا کوردستان نەوزاد کە وەک مامۆستا وەرزشکار ئەمڕۆ لە کۆیەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازانوە کەزانن کە ئیتر بەرەو وەرزی بەهار ئەڕۆین و هاوڵاتیانیش ڕوو لە بازارەکان دەکەن بۆ کردنی جلوبەرگی کوردی لەگەڵ هاتنی وەرزی بەهارە خوازە سەرجلی کوردی جا خانمانیش زیاتر حەزیان بەم بابەتەیە وەکوی مەکەم ڕۆجلی کوردیمان لەبەرکردەوە لەگەڵ چنوورە بێگومان ئەمە حەز و سەلیقێکی زۆری ئەوێ ئەبێ ڕەنگەکان لەگەڵ یەکتریدا بگونجێرێ بەپێی مۆدی ئەو ساڵە جلوبەرگەکان هەڵبژێرن بابەتێکمان هەیە لەو بارەی با بێکۆ بینێری بین. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی نەورۆز خەرباڵەخێکی زۆر بە بازاری جلی کوردیەوە دەبینرێت دەمەوێت بپرسم بزانم ئەمساڵ زیاتر مۆدلی چ جۆرێکی جلی کوردیە و خانمان زیاتر ئارەزوی چ ڕەنگێک دەکەن. ئەمانە لەسەر ڕنگ خەڵگەی کڕێت ئافرەتان حەزیان بە ڕەنگەکانە ئێتە کوالیتی هەچێ بێ کێشەی نییە بەس گرنگ بەلایەن و ڕەنگەکانیان بەدڵ بێت ئەمساڵ مۆدێلی پولەکەی لەسەر ڕنگ ئێتە کوالیتی کێشە نییە ئەم قماشەی خەفیفە بەس بۆ هی نەخشەوە نرخەکەی بەس دەبێتەوە ئەگەر نەخشی زۆر بێت نرخەکەی بەس نەخشی کەم بێت نرخەکەی کەمترە. ئەم ساڵ زیاتر مۆدلی مۆدلانی کە زۆر لە قەدیم کراوە مەسەن کەوایە ساڵتەوشتەکەی گوڵارە کاسەکەش گوڵار هەردووشی گوڵار تێکەڵکەی زیاتر مۆدیوانشتی کلاسیک پێڵن ئەم ساڵ زۆر مۆدی ئەوشتانەیە. خانمان زیاتر ئارەزوی چ ڕەنگێک ئەکەن کێن بۆ ئێرە هەڵی بێن ئەوەی کە لە ئێستا زۆر ئارەزویەکەن ڕەنگە زەقەکانە پرتەقاڵی شەرابی ڕەنگی سپیش بۆ هەموو کەوا و کراسێک بەکارێن ئەو سێ ڕەنگە زۆر باوێتی زۆر مۆدێتی هەموو سارەکە ئەوگە خۆیەتی بەڵام ئەوەی کە ئەڵێ گران بۆ گرانی پێوەدیاری ئەوەیە کە ئەو شتانە ئەو شتە گرانی کە لەم کاتیا هێنین پێشتر ناهێنین لەگەنە هەر ئەو شتێکی ئێستا هێنن پێشتریش بین نەفسی سارە بەس ئەو شتە گرانە بۆ ئێستا ئەبێ
خۆماشتی گرانان هێناوە نەک ئەوەی پێشتر بێ ئێستا گرانمان کردوێ بە ئامیش گران بە حەقەت بڵێمانی بڵای خەڵکو هەر گرانە سعد لە بینی قاتێکی جلی کوردی جوان و مناسب لە بینی 80 بۆ 100 هزار شتی مناسبی نەخۆ زۆر زیاتر هەیە و زۆر کەمتریش هەیە. جژنی نەورۆز زۆر خۆشە ئانی هەموو کەس حەزەکە خۆی ئامادە بکە ئیتر لەم بۆنەیە هەموو کەس حەزەکە جلی تازە لەبەرکە جلی مۆدێلی تازە بکڕێت ئانی ئامادەکاریەکە و هەم مۆرکێکی کوردەواری پێوەیە هەست بە نەتەوایەتی خۆتەکەی ینی زۆر خۆشە ئەرە وڵا خۆم حازر کردو کەوام کڕێەوە کراسم کڕێەوە ئەی بەم بۆ لای خەیات خانمان بەردەوام گلەی ئەویان هەیە کە خەیاتەکان بێمۆعیدن تا چەندێک تۆ ئەو گلێت هەیەکو وەڵاهی ڕاستەکەی خۆ ئەوانیش ناحەقیان نییە چونکە پەیوەندیان بەیەکەوە هەیە بۆ نمونە دوکانەکان ئەگە لە مانگی دووەوە بابەتی ئەو ساڵی تازە بێنن لە مانگی دووە خەیاتەکان بچی بۆ لای یعنی لەوانەیە لە یەکی سیا تاوا بێ لە 15 سیا بۆ تاوا بێ بەڵام ئەوانیش ناحەقیان نییە ئێم جاری وا هەیە تۆ لە ئێستا چوینە دوسێ دوکانوتی تازە جلم بۆ هاتووە یعنی تۆ لە 5 سێ و 6 سیا شتی تازە بۆ بێ بە تەکید ئەویش ناتوانێت فریاکەوێ. مرحبا أهلا وسهلا سلااو سەرچاو لەکوێوە هاتوون؟ من خەڵکی بەغدام بەڵام لە سلێمانی نیشتەجەم هاتووی جلی کوردی بکڕیت؟ جاين تشترون ملابس كردية؟ بەڵێ بە دڵنیایەوە پێویستە هەموو ساڵک زۆر گرنگە ڕاستە من عەرەبم بەڵام جلی کوردی زۆر نایابوو جوانە ئەم ساڵ ڕەشم هەڵبژارد. بۆچی ڕەشت هەڵبژارد؟ حەزم لێ بوو چونکە ڕەنگەکانی ترم هەیە. ماوەی چەندێکە لە سلێمانی نیشتەجێی؟ من لە ساڵی 2007ەوە لێرە نیشتەجەم. هەموو ساڵێک لە جەژنی نەورۆزدا دەچن بۆ سەیران؟ بەڵێ بە دڵنیایەوە هەموو نەورۆزێک دەچین بۆ سەیران. مو شرط أحيانا دوك جارێک بۆ دوکان جارێک بۆ ئەزمار جارێکیش بۆ قەرەداخ. بس هي مميزة يعني هەر ساڵێک و بۆ شوێنێک دەچین. ئێستا حاليا سەرمان نووسیوە پێشتر لەمان یەکەوە سەرمان نووسیوە بەس ئێستا گەر بێ بەواسی خەیات ناتوانێت اینجا ئەوە یەک دووش جۆری قوماشەکان زۆر فەرقەکە بۆ خەیات هەیە ینی خەیات تێدا بدات نیشێت بە کێش هینەکان لێکاتەوە و لە کەشتەکان و بەردەکان لێکاتەوە ئەوە زۆر فەرقەکات لەگەڵیا یا دیزاینەکە و جیاواز بێ مەسەن کراسەکە و چرچەکان بێت دوهۆکەکان بێت فاسیلی زۆری تیا بێت 6 پارچە بکەی ئەوە زۆر فەرقەکات. خانمان هەمیشە گلەی ئەوە دەکەن کە جلەکانیان لە کاتی خۆیدا تاوا نابێت. دەمەوێت لە بەر دوورەکان پرسم بزانم هۆکاری دواکەوتنی دوورینی جلی خانمان بۆچی دەگەڕێنەوە. تقريبا خوي خلق درنگ هنا جيلا كان بومان يعني مثلا امره هنا يلا بودو بيانم يعني ما اقولش نيعت الكرديه بقياساته قالبي دركي جوان ديكي جاك كس دو كسني يعني عامه شابول سليماني حمو بيكجار دا باريه لبلو كاتك زو كمين سم بعزر جران خلق بيش مانجيك مانجونيك بيش جيل الكرديه هنا اسنا سيك يكي سي هنا لبو تواري سيمي اي كاكا قد فريناك بو حسابه شكون انا فرياك روجي دو قاس قد لو ذات ناتو هاني فويك ولا هو كركنا وكاجي كمان تاخير بيونا تو انت واكين او مساله كزاتره ئەوەی کە گوێبیستی بوون ڕاوبۆچوونی هاوڵاتیان بوو سەبار بەکڕینی جلوبەرگەی کوردی و خواستیان لە سەرهاتنەوەی مۆدێلە کۆنەکانی جلوبەرگ و ڕەنگە جیاوازەکان وە گرانی نرخی جلوبەرگ و هەروەها جواکەوتنی دوورینی جلەکان لەلایەن بەرگ دوورەکانیان. ڕاوەز حەسان گەلی کوردستان سلێمانی. سپاس بۆ هاوکارمان ڕەوەز بۆ ڕێواز بۆ ئامادەکردنی ئەو بابەتە. پەیام و پیرۆزباییەکان تایبەت بە 8 مارس زۆرن قوبات تاڵەبانیش لەو بارەیەوە تایبەت بە 8 مارس لە پەڕەی تایبەتی خۆی پەیامێکی بڵاو کردوتەوە. ئەم کاتتان باش 8 مارس ئەم ساڵ بۆ من جیاواز بوو تەنها بۆنەیەک نەبوو بۆ پێداگیری لەسەر یەکسانی و نەهێشتنی تونند و تیژی دەژی ژنان بەڵکو لە پاڵ ئەم کارە پیرۆزەشتا دوو کۆبوونەوەی جیاوازم لەگەڵ ژمارەیەک کچ و ژنی داهێنەر ئەنجامدا سەرباری دنیایەک گرفت و بربەست بەڵام ئەم خانمانەی ئەمڕۆ بینی من کۆڵ نادەن خاوەنی خەون و ڕوئیایی گەورەن
ئازان و ئیرادەی مەزنیان هەیە، هەم خاوەن خەونن هەم بڕوایان بە خۆیان هەیە. هەموو کارێک دەکەین ژنانمان ببن بە خاوەنی ئابووری سربەخۆ و کاری سەرکەوتووی خۆیان. هەموو پشتیوانیەکیشان لێ دەکەین. ئێمە کۆمەلگایەکمان دەوێت ئازاد و دادپەروەر بێ و ئەمەش بە بەهێزکردنی ژنان و کچانمان دێتە دی. بۆیە بڕیارماندا لەسەر جێبەجێکردنی پرۆژەیەک کە دەرفەتی ڕاهێنان و کارکردن بۆ سەدان ژن دەرەخسێنێت تا بتوانن پەرە بە توانەکانی خۆیان بدەن بۆ داهێنانی زیاتر لە بازاڕی کاربەگشتی و بواری تەکنۆلۆژیا بە تایبەتی. 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە هەموو ژنان و کچانمان پیرۆز بێت. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەڵێزان لەگەڵتان بەرداوامین یەکێکی تر لەو خانمە سەرکەوتوانەی ئەمڕۆ لەگەڵمانە خاتونێکی دیزاینەرە کە توانیوێتی با دیزاینەکانی جلوبەرگی کوردی و جلوبەرگی پیاوانیش بەرەو پێشەوە بەرێت. ئەو جلوبەرگانی کە خانمان بێگومان هەمیشە لەبەریەکەن حەز دەکەن جلوبەرگێکی بە تەنسیق و ستایلێکی جوان بێت، جا خانمانیش بێگومان لەم بوارەدا دەستی خۆیان بە باشی داناوە لەم بوارەدا بۆ ئەوی کە بتوانن خانمان هەمیشە بە کەشخەی و بە جوانی دەربخەن. جا هەر بۆ بەستا بەڕێز ئاوان عەبدولکەریم دیزاینەری جلوبەرگ باشەیەکی ڕاستەوە خۆ لەگەڵمانە. خاتو ئاوان باش بێ و ئەم ڕۆژەش لێ پیرۆز بێت. سڵاو لە ئێوە بەیانی و هەموو کاتێکتان باش و 8 مارس لە تەواوی ژنانی جیهان پیرۆز بێت. دەستەکانە خۆش بە کۆمەڵی جلی زۆر جوانن لەگەڵ خۆتا هێناوە. بەپێی دەرفەت باسیەکەین. بێگومان ئەمە بزانم کە لەکێوە کاری دیزاینەری جلوبەرگیت و ئەم کارە ئەکەیت. بەڵێ بەگشتی 20 ساڵ ئەبێت من لەو کارەیە، بەڵام یعنی بەعام بۆ ئەوەی کە ئیشەکانم کە زۆر پێشکەوت و بێ 15 ساڵە. پێشتر وەکو ئەزمون وابوو بۆم 5-6 ساڵێک هەر وەکو ئەزمون بوو، بەڵام ئێستا حالیان 15 ساڵە من ئیشەکانم بەرەو سەرکەوتن و پێشتر ئەڕوات. ئەو نمونانی کە لەگەڵ خۆتە ناوتە خاتو ئاوان جلی مۆدیتیا جلی کوردیتیا ینی هەمە ڕەنگە سەرەتای دەستپێکردنی کارەکانت لە چیەوە دەستت پێکرد؟ بڵێ خۆی سەرەتا هەموو شتێک خولیایەوە نییە. من خولیای وێنەکێشیم هەبوو، دواتر بووم بە دیزاینەر و پاشان بووم بە خەیاتیش. یعنی ئێستا من خەیاتیش دەزانم، هەرچەنە من ئێستا خەیاتم لایە کارەکەن، ینی بەرگ دروم لەلایە، بەڵام خۆشم هاوکاریانم خۆشم هاوکاریانم. بەڵێ هەر ئێستاش حالیەن لە مانگی 4 بەنیازم هەلێکی کار بۆ 12 گەنج بڕەخسێنم کە لە لای خۆم کارکەن. گەنجەکان خانمانن یان پیاوان؟ ژنان و پیاوان زۆر چکە من هەردوو لا ئێمە بە مشتەرە کارەکەین. ئێستا لە شوێن کارەکەما هەم کوڕی لێ و هەم کچیشی پیاوانیش. خاتو ئاوان باز لە شتێکی تر بکەین لەوانەیە زۆر کەس هەبێت شارەزایی نەبێت لەم بوارەیە. ئەمە بزانم کە ئێوە تا چەند هەوڵتان داوە ئەم بوارە فێری خانمان و پیاوانیش بکەن؟ بەڵێ لە ڕاستیە من ئێمە پەیمانگایەکمان هەیە، پەیمانگای ئێسپاوەر، کاکی وا کاردۆیی بەرپرسێتی، منیش لەوێ بەرپرسی بەشی دیزاین و دوورینم. لەوێ ئێمە بەبێ جیاوازی کوڕان و کچان فێر ئەەکەین، هەلی کاریان بۆ ئەڕەخسێنین و ئێستا حالیەن لە مۆرزەیە کە لە پەیمانگاکە کەمتر فێرخواز هەیە. لە لای خۆم لە شوێنکارەکەی خۆم بە هەمان شێوە هەم کوڕ و هەم کچ فێر ئەەکەین. من تا ئێستا ئەوەنەی بزانم زیاد لە 1000 کەسێکم هەر لە ناو شاری سلێمانی فێر کردووە و زۆرێک لەوانە هەلی کاریان بۆ ڕەخساوە. هاوکاریانەکەم تەنانەت دوکان و شوێنکارەکانیشیان هاوکاریانە بم ئەچم سەردانیانەکەم سەیری ئەدەواتەکانیانەکەم، ینی زۆر هاوکاری ئەوانە بم کە ئەکەونە سەر خۆش بێ و هەندێک لە کارەکانی بەڕێستانە لەسەر شاشە دەڕوات و لەگەڵەوەشتا هەندێک نمونەت لەگەڵ خۆتا هێناوە. خاتو ئاوان کارکردن لە جلوبەرگی پیاوانە ئاسانترەیە خۆت خانمان؟ یان بڵێم کارکردن لەگەڵ مشتری پیاوانە کڕیاری پیاوان ئاسانترەیە خۆتی خانمان؟ بەجددی پیا و ئاسانترە لەبەرەوەی پیا و مۆدیلاتی کەمترە، شتەکانی دیاری داواکاریشان کەمترە، داواکاریشان دیاری کراوە شتەکەیان. ئیتر ئەگەر کەمێک پانی هەبێ یان درێژی هەبێ بۆیان چاک ئەکرێ، بەڵام لە ژنا مۆدیلات زۆر زۆرە. خۆشمان ئەزانین ئێمە تۆزێ بیانومان زیاترە لە پیا و
بۆیە کارکردن لەگەڵ پیا و ئاسانترەوە لەو من ڕاهاتە خانمان واسواسن لەو جلو بەرگەکە جلوبەرگ ئێمە واسواسێکمان تیا خات و ئەوان با باس لە شتێکی تر بکەین زۆرن ئەو خانمانەی دیزاینەری جلوبەرگی کوردی خانمانن بەڵام کەمن ئەو خانمانەی کار بۆ پیاوانی شەکەن و ئەم دیزاینانە ڕێکە خان بەپێی ئەوەی کە حەز و سەلیقەی پیاوانیشی تێدا هەبێت ئەمە بزانام تۆ چۆن بیرت لە پیاوانیش کردەوە لە کارەکەت ڕاستیەکەی وەکو سەرەتاوتم هەموو شت خولیایە من خولیای ئیشەکەم هەیە بۆیە هەر شتێک کە زۆر حەزی لێ بێ زیاتر ڕۆئەچیتە ناویەوە من ڕۆژ بە ڕۆژ یعنی زیاتر برەوم بە کارەکەم یا حەزم کرد لە هەردوو بوارەکەی کار بکەم جگەلەوە من ژنێکم حەزم زۆر لە جوداکاری نییە حەز ئەەکەم یعنی بە مشتەرەک ژن و پیا بەڵێ دوو ڕەگەزن تێکەڵ بەشتراتی ئەمەوێ هەر یەکەم کەسیش بووم ئەو ڕێچکەیە مشکان کە یعنی ژن زۆر کەم قیاسی پیاوەگرێ من قیاسیشیان نەگەم بەڵام کۆژی زۆر جار خانمان من ئەوم زۆر بیستووە لە نێو خانمانە ئەڵێ ئەوەی متمانەمان بە خەیاتە پیاوەکان هەیە لە دوورینی جلوبەرگەکانە کەمتر بە بڵێ خەیاتە خانمەکان هۆکاریەوە بۆ چیە گەڕێتەوە ئەکرێ ئەوان باشتر جلوبەرگەکان بدورن ئەوە ڕابردووە بوو بێ بڵێ ئەوە لە ڕابردووە لەبەر ئەوەی زۆرتر ڕۆشنبیری دوورین و دیزاینکردن لای ژنان کەمتر بوو ژنان بە شێوەی ئەکادیمی فێری ئیشەکە نابوون لە خەیاتێکی کەیان وەرەگر بەڵام ئێستا وانیە ئێستا ژن بەس یەک شتی کەتان پێ بڵێ من پێچەوانی خانمەکان پیاوەکان پێمەڵێن تۆ جوانتر لە پیاوەکان شت بۆ ئێمە دووری یعنی پیاوەکان زۆر متمانیان بە من زیاترە ئەمە هەر قسەیەکینا پیاوان و ژنان لە ڕووی توانان لە ڕووی ئەوەی کە خۆیان بەرەو پێشەوە بەرن هەمووان یەکسان دایمەن ئەو پیاوانەی کە کاریان بۆکەم ئەڵێن ئەو شتەی بۆ ئێمە یەکەی پیاویش وا بۆی نەکردوین ینی ئەمە کەوتۆتە سەر سەدیقەوە پێشتر ئەو شتەی ئێوە ئەیڵێن لە ڕابردووە زۆر ئەوترا ئێستاوانی هێستا خانمی زۆر بە توانامان هەیە ئافان خان باسێکمان لەم کارانی خۆت بۆ بکەی بە تایبەت ئەم کەرستانی کەوکو و کەرستەی جەنگی بەکار ئەهێنرێت ئەمە بزانام چۆن بیر لەوە کردەوە کە ئەمانەشت هەبێت تۆ دیزاینەری ئەمانەش بیت بەڵێ سەرەتا من بیرم لەوە نەکرد بوویەوە بەس جلی ژنان و پیاوانم دیزاینە کرد دواتر من کوڕەکەم هاتە ناو ئیشەکەەوە سیرم کرد حەزی لەوەیە دروستیەکە و ئەوانە منیش لەگەڵی چوومە ناو ئیشەکەەوە ئێستا هەردووکمان کرێتەوە خانەوادەی یەکگرتوانە بەڵێ ئێستا کوڕەکەم شتومەکی سەربازی دروستەکە زۆرینەی هێزەکانی هەفتا زۆرێکیان دێنە لای دروستیەکەن و ئەیفرۆشنەوە یاخود بەپی تێمە خواست کە داوایەکەن ئەنجامان دروست بەڵێ هەم بەخواست تایبەت هەمانە هەمیش لە هەولێر و کەرکک و ئەوانەشەوە سەراجی زۆر زۆرە ئەمە بوونی زۆرە بەڵام ئێوە کە خۆتان دیزاینێریەکەن و شێوازەکەی هەڵەبژێن لەمە کارێکی زۆر باش و زۆر جوانیشە دەستان بەڵێ بەتاکی تشتی زۆر تایبەت دروستەکەین بە تایبەت شتی دەستکرد جیاوازە لەو شتەی لە چین و تورکیا و شوێنەکانی کەوەیە ئێمە بەدەستکرد ئەیکەین زۆر تۆکمەیە نرخەکەشی گرانتر ناکەوێت ئەرکوماندبوونی نرخەکەی گرانترە لە حازریەکەی بازار بەڵام کوالیتیەکی زۆر باشی هەیە بۆ نمونە جوعبەیەک ئەگەر ئێمە ئامادەی کەین بەڕاستی بڕێکی زۆری تێئەچێ بەڵام ئەوەندە باشە ئەو سەربازات توانێت بۆ ماوەی 10 ساڵ بەکاری بێنێ مادەخامەکەی لەکوێ ئەهێنن ئێمە لە بەغاوە بۆمانێت و لە چینیشەوە هەر بۆمانێت لە ڕۆی دوورین و هەموو یعنی شێوازەکانی دروستکردنی خۆتان ئەیکەن ئێمە زۆرتر یعنی سەیری شتومەکی سەربازیەکەین لە تۆڕە کۆمەڵاتیەکان خەڵکیش هەر هەمان شێوە ئێستا پێویست ناکات تۆپی بڵێ هەندێکی ستاندەردە سەربازی جیاوازیەکی زۆری نییە جیازیتیانە هی ئەوە لەگەڵ ئەوانی تر چۆن جیاوازی هەیە خەڵکی ئەڵێ با ئەمەی وانە بێ ئەو گوێچکەی والێکە ئەو تاڵی والێکە ینی بە نمونە پشتوێنێک ئەو ئەڵێ با ئەم مادەیی تیابیان ئەو ڕەنگەی هەبێ ئەوانە خۆی داواکاری ئەوانە بەڵام شێوازی دروستکردن و دیزاینەکەی زۆر گۆڕانکاری نییە چونکە شتومەکی سەربازی دیاریکراوە دروستە جگە لە شتومەکی سەربازی چیتر ئەکەن بۆ پیاوان یا بڵێ پیاوان خواستیان لەسەر چیتر هەیە نمونەت هێناوە ئەمڕۆ نمونەی جلی کوردی پیاوانم نەهێناوە لەبەرەوەی لەلام پیاوانی جلی کوردی پیاوانی ژەدورین بەڵێ کراس و پانتۆڵی ژەدورین هەموو
و جلوبەرگی سەربازیژە دوورین بە هەموو مۆدێلەکانیەوە بۆ جلوبەرگی خانمان چی هات و ئاوان ئێستا ئەم جلوبەرگت لەگەڵ خۆتا هێناوە جلوبەرگێکی کوردی لەگەڵ ئەوەی کە قماشەکەی سەردەمیانێ بەڵام هێشتا مۆرکێکی جوانی جلوبەرگی کوردی پێوە دیارە ئەمە بزانم کە تا چەند هەوڵت داوە لە ئەو جلوبەرگانی کە ئەیدوری دیزاینی ئەەکەیت ئەو مۆرکە هەمیشە بپارێزی چکەوە زۆر گرنگکە لە جلوبەرگی کوردیە بڵێ ڕاستیەکەی تۆ زۆر ناتوانانی داکۆکی لەوە بکەی لەگەڵ مشتریەکە یعنی ئێستا بەخواستی ئەوان کارەکەین بەڵام هەوڵە دەین تیان گەێنین کە ئەم شتە لی جوان نییە بە نمونە من هەمیشە ئامۆژگاری کەسێک ئەەکەم کە جلی کوردی لەبەرەکە ئەڵێم جلی کوردی خۆماڵی و کللتوریەکەی خۆمان زۆر جوانتر دەرێ ئەخاتۆ ئەگەر حەزی لێیە بە نمونە شانێ ڕوودبێ یان باڵی ڕوودبێ یان قاچی لە خوارەوە ڕوودبێ حەزیەکی ئاهنگ بکە پێویست ناکات تۆ جلی کوردی بکەیت و ئەمانی ڕوودبێ وەنیە کوردێکەش تێک ڕاوە فەقیانەی نیە خۆت دەرپەکان زۆر بە کورتی ئەدرن سنەکانی زۆر گەورە ئەکەن بێگومانە ماوە بێتە هۆکاریەوەی کە هەم زەرەر لە کللتوری جلوبەرگی کوردی ئەدا و هەمیش لەبەرکردنی تا ڕادێک لە جلوبەرگی کوردی جیاوازتر ئەبێت بڵێ بەس خۆشحاڵم کە ئەم چەند ساڵە ئەو شتە زۆر کەمان زۆر بەدەگمەن ئێمە من حالیان ئێستا 4 ساڵە بێ داواکاری وام هەر بۆ نەهاتووە بەڵێ خەڵک هەمووی تەنانەت داوای کراسی تیرێژویارەکەن کراسی تیرۆژویار هی نەنکمانە سەردەمی نەنکمانەوە نیە ئێستا داوای ئەوەشەکەن تێکەڵکردنی ڕەنگەکان خاتووان ئەوە چۆنەکان ڕەنگەیەکێک لە کێشەکانی خانمان ئێستاەوە بێ کە نازانێت چۆن ڕەنگەکان تێکەڵکە ڕەنگێکی جوان یاخود تەنسیقێک دروستکە چۆن ئەو ڕەنگانە تێکەڵەکەن ئێوە ئەوی هێنێمان پێ بڵێن بڵێ ڕاستیەکەی لە خوێندنی دیزاین و بە ئەکادیمی فێربوون ڕەنگەکان خۆت فێرەبی بەڵام خۆشبەختانە بۆ ئەم چەند ساڵەی ئێستا جلی کوردی پێویستی بە هەڵبژاردننی ڕنگ نییە ڕێگەڕاوەتەوە سەر کولتورە کۆنەکەی خۆمان لە کۆنا باو باپیرانی ئێمە و نەنکی ئێمە و ئەمانە هەمووی جلەکانیان بە تێکەڵی بەکارهێناوە ئێستا حتا جلی پیاوانیش خەریکە تێکەڵ بێتەوە یعنی دوو ڕنگ بەکارەهێنن بە یەکەوە لە ڕووی هەڵبژاردننی جۆری جلوبەرگەکە ئێستا بۆ نمونە کەسەکە گەر ساڵتا بکە کەوا بکە یاخود وەکۆم جلانەی من کە بڵێ بۆ منە یەلێک لە ژێر کەواکەوە ئەکەن ئەمانە واستەکەم تۆزێک کللتوری کوردی پێوە دیارە ئەچێتەوە بۆ مێژوو ئەمانە ئەمە بزانم ئێوە تا چەند ئێوە هەوڵتانداوە لە ڕووی هەڵبژاردننی شەو هاوکار بن بڵێ بە تاکید ئێمە زۆر هاوکاریانەکەین بەڵام خەڵک ئێستا وەکو پێم وتی ڕۆشنبیری لەبەرکردن و پۆشینی جلوبەرگی زۆر بووە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوەشت زۆرە بینێ خۆی هەڵبژاردە زۆرەکە بەڵام یە پرسوڕا بە ئێمەشەکە خەڵک هەیە لە بازار تەلەفۆنم بۆکە لە ناو مۆڵەکانەوە تەلەفۆنەکە یان لە شوێنی بازرگانەکەەوە تەلەفۆنەکە ئەڵێ ئەو ڕنگانە باشە من بیکەڕم ئەڵێم باشە زۆر جوانە جلی کوردی پێویستی ناڵێم ئەم چەند ساڵە پێویستی بە هەڵبژاردننی ڕنگ زۆر بەڵێ جۆری قماشەکە تا کوالێتی بێ جوانترە و مۆرکی کوردیشی بێگومان زۆر پێوە دیارە لە ڕابردووە هەموو ئەمانەی ئێستا ئێمە لە بەرمانە بەکارهێنراوە هەمیشە سەرکەوتوبی زۆر سپاس خۆشحاڵ بووین لە بەرنامەیە و لەم ڕۆژەیە لەگەڵ ئێمەدا ئامادەبووی سپاس بۆ ئاڤان عەبدولکەریم کە بەڕێزیان دیزاینەری جلوبەرگن سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون گەیشتینە کۆتایی پرۆگرام و تەواوی بڕکۆ بابەتەکانمان پێشکەش بەرنامەکە بیرم نەچێ سپاسی دیزاینەری جلوبەرگەکانەکەم شنیار خاتون کا بێگومان هەمیشە جیاوازترین جلوبەرگەکان لەلای ئەو دەستەکەی بۆ هیوان کە ئێوەش بۆ نەورۆز سەردانیان بکەن و جوانترین جلوبەرگەکان لێ بەدەست بێنن و تەواوی بڕکۆ بابەتەکانمان پێشکەش دووبارە هەشتی مارس تەواوی خانمان پیرۆز بێگومان پیرۆزەکەین دووبارە تا بەیانی هەر شاد و کامەران خواتان لەگەڵ